لە هەڵەبجە گروپی جۆرناڵ پانەڵی ئەرکی میدیا لە ئێستادای بەڕێوە برد لەلایەن ڕۆژنامەنووسان و مامۆستایانی زانکۆ ڕۆڵی میدیا بە شێوەیەکی گشتی خراە بەرباس و ڕۆڵی ڕاگەاندن لە پێشات و ڕووداوەکان تاو توێکرا. ئێمە سەمۆدیلێکی تر لە میدیا ئەبینین کە بەڕاستی ئەتوانین ناویان بنین میدیای نەوتاوی. ئەم جۆرە لە میدیا جۆرێک لە سیستەمی سیاسی بەهێز کردووە لە هەرێمی کوردستان کە ئەم سیستەمە سیاسیە بەرهەمهێنەری گەندەڵیە، شکێنەری مافەکانی مرۆڤە، کەرامەتی ئینسان پێشکێلەکە، کۆمەڵێک بابەتی تر. نەتیجە ئەم داهاتی گەندەڵیە و بە بازنەیەکی خولاو لەناو ئەم سیستەمە سیاسیە ئاڵوگۆڕە بێتەوە. بەڵام ئەوەی کە میدیایەکی ترە بە دڵنیای ئێمە جۆرێک لە میدیامان هەیە بە جدی تێئەکۆشێ لە چارچەوەی بەدیهێنانی جیاجێبەجێکردنی بنەماکانی. بەرپرسی لقی هەڵەبجەی سەندیکای ڕۆژنامەنووسانیش دەڵێت بەشێک لە میدیاکانی هەرێمی کوردستان بەرپرسیارانە مامەڵە ناکەن و لایەنی پەیوەندیداریش لە بەرامبەر ئەو نابەرپرسیارەتیە هیچ وەڵامێکی نییە. ئەمە بڵێن زۆرینەی کەناڵە میدیایەکان توانیویانە بە بەرپرسیارەتی میدیای خۆیان هەڵسن، هەندێکیان هێشتا نەگەیشتونەتە ئەو قۆناغی کە هەست بە بەرپرسیارەتی میدیای خۆیان بکەن. لە بەرامبەر ئەمە شارلایانی پەیوەنددار بێ ئەوەی گوێباتە ئەم گرفتە ئەم کێشەیە هیچ پەرچەکردارێک با بڵێن هیچ وەڵامێکی بۆ ئەم پرسیارە نابێ. بۆ خۆت دەزانی ڕۆژانە میدیا بە ئیختیاری خۆی کاتە ناو ماڵەکانمانەوە بە تایبەتی میدیای بینراو. ئەمەش دەبێت میدیاکاران بە ئاسێکی بەرپرسیارەتی ئەخلاقی میدیانی خۆیان هەستن بە کاروبارەکان. بەداخەوە ڕاگەیاندنی کوردی بە شێوازێکی زۆر جیاواز هەر کەسێ بۆ خۆی لە ڕێگەیەکەوە خەریکە بۆ بەڕێوەبردننی ئەو کارانی کە هەیەی، بەڵام جیاواز لەوە بەڕاستی شیرازی کۆمەلگا خەریکە تێک ئەچێ بەهۆی ئەو درامایانی کە وەری ئەگەڕنە سەر زمانی کوردی و پەخشی ئەکەن، بەداخەوە کە هەنێ دیمەنی هەیە بۆ تێکدانی شیرازەی کۆمەلگا بە تایبەتی کە زۆر ئاسەوار بەجێ ئەهێڵێت. بەڕای چاودێرانی بواری ڕاگەاندن بەشێک لە میدیا لە هەرێمی کوردستان بەرپرسیارانە مامەڵە ناکەن و دەبنەوەی دروستکردنی ترس و دڵڕاوکێ لە یاوڵاتیان. بەشێکیشیان لەسەر قوتی خەڵک دەبرێن بەڕێوە و ڕێ بۆ گەندەڵی خۆش دەکەن. چاودێران پێیان وایە پێویستە لە ڕێگەی یاساوە ئەو کەناڵ و میدیانەی بەبێ ڕەچاوکردنی ئاسایشی کۆمەڵایەتی پەیام و درامای خاڵی لە بە کۆمەڵایەتەکان پەخش دەکەن سزا بدرێن و بەپێی یاسا حکوومەت و لایەنی پەیوەندیدار چاودێری سەرجەم دەستگاکانی میدیا و ڕاگەاندن بکات. هەمیشە میدیا لە قۆناغ و بارودۆخە جیاوازەکاندا خەڵک ئاڕاستە دەکات، بەڵام نابێت ببێتە هۆکارێک بۆ تێکدانی شیرازەی خێزان و ترس و دڵڕاوکێ لای بینەرەکانی. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.